کوردستان دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی پایزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێەکەین. ئێستش سەرەتا داوا لە بەڕێزسکرتێری پەرلەمانەکەم کە بەرنامەی کاری کۆبوونەوەکە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ئامادە نەبووان ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بە بێ مۆڵەت بخێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەکانی یەکەم دووەم و سێیەم لە مادەی 16 بڕگەی سێیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 16/9/2020 بەم شێوەیە بێت: یەکەم، خوێندنەوەی راپۆرتی لێژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکی لە مافی مرۆڤ خستنە ڕوو گفتوگۆکردن پلانی وەزارەتی کار و کۆمەڵایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەبارەت بە دۆخی چاکسازیەکان بۆ چۆنیەتی مامەڵەکردن لە ناو چاکسازیەکان بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 بامەدەبوونی بەڕێز وەزیر کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 6 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق. پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پایزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 15/9/2020 بەم شێوەیە خوارەوە بوو: یەکەم، دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دوو، خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن ناوی ئەندامان ئامادەبوو بە مۆڵەت و بێ مۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ، دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار، ئاڵوگۆڕکردنی بڕگەی یەکەم و دووەم بەرنامەی کار بە کۆی دەنگی ئامادەبوانی ئەندامانی پەرلەمان. 5، پەسەندکردنی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان. 6، خوێندنەوەی دووەم و گفتوگۆکردنی پرۆژە یاسای لە ئەستۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان. 9، کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراون یا بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارە 5 پاییزەی لە ڕێکەوتی 15/9 کاتژمێر 2 نیوەڕۆ: ئاشنا عەبدوڵڵا عەبدولقادر مۆڵەت، بەدریە ئیسماعیل مەحموود مۆڵەت، جەلال محەممەد عەبدوڵڵا مۆڵەت، جەلال محەممەد ئەمین مۆڵەت، چیا حەمەد شەریف مۆڵەت، دابان محەممەد حوسێن مۆڵەت، ڕۆژان محەممەد کەریم مۆڵەت، شیرین ئەمین عەبدولعەزیز مۆڵەت، عەلی حەمەد ساڵح مۆڵەت، کاوە عەبدولقادر حەسەن مۆڵەت، کلارە عودیش و یعقوب مۆڵەت، گولستان باقی سلەیمان مۆڵەت، گۆران عومەر عەلی مۆڵەت، محەممەد سەعدەدین ئەنوەر ئامادە نەبوو، هەدیە موراد حەیدەر مۆڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دوای دانیشتنی دووەمدا دانیشتنی یەکەمدا دووبارە داوا کراکەوە واژوو دووبارە بکرێتەوە ئەوانەی ئامادە بوونە لە هۆڵەکە، بەڵام دوای واژووکردنەکە بەشێک لە ئەندامان هاتوونە ناو هۆڵەکە بەڵام واژویان نەکردبوو. یەک، ئازاد ئەکرەم بەهرام، ئەبوو بەکر عومەر عەبدوڵڵا ئەوانە ئامادە نەبوونە. ئەبوو بەکر عومەر عەبدوڵڵا، ئیسماعیل عەلی تەها، باپیر کامەلە سلەیمان، جەمال حوێز مستەفا، ڕۆژان ئیبراهیم عەلی، سەروان محەممەد عەلی، شێرکۆ جەودەت مستەفا، عەبدولسەتار مەجید قادر، عوثمان کەریم سوارە، فەرید یعقوب ئیلیە، هەورەمان حەمەد شەریف. زۆر سوپاس. بەڕێزان پێشەوەی نوقتەی نظامی وەرگێ پێشەوەی نوقتەی نظامی وەرگرن. پەرلەمانتار دیاری ئەنوەر لە ناو کۆبوونەوەکە لە بەشی ئێوارە درەنگ کە ئێمە مابووینەوە داوای ئەوەی کرد کە بەڵێ کاکرزگار داوای ئەوەی کرد کە ئێمە ئەبێ دوای چەند سەعاتێک لە کۆبوونەوەکە بڕیار دراوە کە ئێمە ئیجراعات وەرگرین ئەگەر هۆڵەکە زۆر چۆڵ بوو. کاک جەمال با قسەکانمان بکەین. بەڵێ ئێمە ژوتمان ئێستا جارێکی تر غیابات وەرەگرینەوە. ئەو غیاباتە ئەوەی دووەم هی ئەوەیە. بەڵێ
ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەتیان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکان ئامادە نەبوو. بەڵێ لێژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکیکردن لە مافی مرۆڤ لە 16ی نۆی 2020 زانا خالید سمایل مۆڵەت، لێژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی ئەم نیشتە عەجب دەکەم نووسرای مۆڵەت ئەو لەلایەن لێژنەوە هاتیە بەڕێز سەرۆکی پەرلەمان، تەنها ئێمە لەلایەن کاروباری پەرلەمانەوە بۆمان ئامادە دەکرێت ئێمەش دەخوێنەوە، دواتر دەکرێت بە دوواداچوون بکەی کاک دکتۆر زانە. لە کۆبنەوەی لێژنەکانە لێژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی 16ی نۆی 2020 جەنان جەبار بۆیە مۆڵەت، لێژنەی دارایی کاروباری ئابوور لە 16ی نۆی 2020 ئەرشەد حوسێن محەممەد، سەرکۆ ئازاد، محەممەد سعدەدین ئەنوەر، ئەوانەش مۆڵەتیان پێدراوە. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە کۆبوونەوە بووم ئەمڕۆ. کاک سەرکۆ ئەمڕۆ لە کۆبوونەوە بووم لە لیژنەی دارایی. زۆر سپاس. مایکەکە بکوژێنەوە ئەبێ ئێمە دەرفەت دەین بڵین فەرمو ئینجا هەر کەسێک ملاحەزەی هەیە، هەر کەسێک ڕۆژان خان، هەر کەسێک تێبینی هەیە لەسەر ئەو غیاباتە بەڕێز سکرتێری پەرلەمان دواتر دەتوانن سەردانی بکەن و ئەوەی ئامادە بوو بێ دەکوژێنرێتەوە ناوەکی. بەڵێ دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەکەین، دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەکەین. ئێستا غیابات مەکەن بە مەوزوعێکی ئەوەندە مهم. ئەو حەوت ناوە ئەو حەوت هەشت ناوەی کە لە ئێوارەکەی ئامادە نەبوون و واژۆیان نەکردووە یان لێرە بوون و تەنها واژۆیان نەکردووە عیلاج دەکرێ و ئەمە مەکەن بە بابەتێک. تەواو 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 ڕۆژان خان تەواو لە شوێنی خۆتەوە قسە مەکە. تەواو ئەکوژێنرێتەوە ئەو ناوانەی کە لێرە لە پەرلەمانی کوردستان کاتی جەلسەکە حوزوریان هەبووە یا ئیجازەمان داون. من خۆم لە بیرمە کاک جەمال و کاک سەروان مۆڵەتمان دابوون لەگەڵ کاک تۆر شێرکۆ. ئەوەی مۆڵەتی وەرگرتووە لا دەبرێ، ئەوەشی کە لێرە ئامادە بووە و فریای واژۆ نەکردووە ناوەکەی لا دەبرێ. ئێستا دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەکەین. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ مەبەستەش داوا لە بەڕێزان لیژنەی باشە بۆستن سەبرتانە بێت سەبر هەر بەس سەبرتە. ڕۆژان خان ئەوەندە قسە بکەی لە شوێنی خۆتەوە کەمە دەرەوە، لە شوێنی خۆتەوە قسە مەکە. تۆ ئەندامی لیژنەی یاسایی لە هەموو کەس باشترە بێ بزانێ ئەو پەیڕەوە چییە. وتمان ئەی کوژێنینەوە ئەگەر لێرە بوو بێتی ئەی کوژێنینەوە. فەرمونون بەڕێزان ئەندامان سەرۆک و ئەندامانی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و بێنە شوێنی خۆتان. بۆس سەبرتانە بێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا دەست بە جێبەجێکردنی بەرنامەکەی کارەکەمانەکەین. هەر نوقتەیەکی نیزامیش هەبێ بە شەرتێک نوقتەی نیزامی بێ وەریەگرین، بەڵام بێدەنگی پارێزن بۆی بتوانین ئیشەکانمان بکەین. کاک ڕۆمیۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من دوو نوقتەی نیزامیم هەیە. یەکەم ئەمڕۆ ساڵیادی کارەساتی قەتڵ و عامی گوندی سووریای مەسیحی و مسلمانەکانە لە 16 ئەیلولی 1969 و دوێنێ یادداشتێکمان ئیمزا کردووە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی دقیقەیەک وەستان لە سەرجانی پاچی ئەم شەهیدانە لە پەرلەمانی کوردستان وەکو ڕێزلێنانێک بۆیان بکرێتن. نوقتەی نیزامی دووەم ئێمە وەکو لیژنەی
کاروباری کۆمەڵایەتی و داکۆچیکردن لە مافی مرۆڤ لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا بڕیارماندا کە لەبەر هەستیاری ئەو بابەتەی کە ئەمڕۆ تاوتوێ دەکرێت مناقەشە دەکرێت کە مەسەلەی چاکسازیەکان و زیندانیەکانە و بۆ پاراستنی مافی مرۆڤی سەرجەم ئەو زیندانیانە ئێمە داوا دەکەین بۆ ئەوەی دانیشتنەکە بە داخراوی بچێتە پێش. سپاس. بەڵێ زۆر سپاس. ئەم یاداشتەی بەڵێ فراکسیۆنە بەڕێزەکەتان و لە فراکسیۆنەکانی تر ئاراستەمان کرابوو بەڕاستی دەبوو سەرەتای دانیشتنەکە لەبەرەوەی بەڵێنمان پێدابوون بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی ئەو شەهیدانە دەست پێ بکەین. ئێستاش ئێمە هەرچەندە دانیشتنەکەمان دەست پێ کردووە بەڵام پێدەچێت ئێمە لەوەیان موفق نەبوو بێتین. ئێستا دەمانەوێت یەک دەقەکە بوەستی. بەڵێ بەڵێ ئەویش بەڵێ. بەڵێ فەرموون. سوپاس. بەڵێ بەڵێ کاکومێت بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆزگە پێشی ڕێزگرتن لە ڕۆحی ئەو شەهیدانە دەرفەتت بدابین کە بابەتی دیکەشە بوو کە ڕووداوێکی دڵتەزێن دوێنێ شەو لە گەڕەکی مانسوور لە شاری بەغدا بنەماڵەیەکی کورد بنەماڵەی شیلاندارە هەر هەمیان بە شێوەیەکی زۆر دڕندانە تیرۆر کراون و شەهید کراون. خۆزگە دەرفەتت بدا بە ئەم دەمی زوێ ڕێپشتیوانیکردن لە فراکسیۆنەکانی خوشکوبرایانی کریستیان ئەو بابەتەشی پێوە ڕە بکەین بۆیە داواکارین پەرلەمانی کوردستان وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان و لێژنە تایبەتمەندیەکان لەسەر ئەو بابەتە هەڵوێستێکیان هەبی. زۆر سپاس. ئێمە بە ناوی پەرلەمانی کوردستان ئیدانەی ئەو کارە ترسنۆکانەیەکەین و داوا لە حکوومەتی فیدراڵی و دامەزراوە تایبەتمەندەکانەکەین کە جددیتر کاراتر بێ لە پاراستنی ڕۆحی هاوڵاتیان بەگشتی و هاوڵاتیانی کورد و فەیلی و کریستیان و هەر پێکاتێکی تری عێراقی. بەڵێ شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاگڕۆمیۆی دەکەم بۆ ئەوەی بتوانین جەلسەکە بە داخراوی بەڕێوەبەری لەبەر هەستیاری بابەتەکە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ شادی خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاگڕۆمیۆ دەکەم بۆ بە داخراوی هێشتنەوەی جەلسەکە لەبەر هەستیاری بابەتەکان بەگشتی. سوپاس. بەڵێ لەسەر داوای سێ ئەندامی بەڕێزی پەرلەمانی کوردستان کە بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ مافی خۆیانە داوای ئەوە بکەن کە دانیشتنی پەرلەمانی کوردستان لە دەرەوەی پەخشی ڕاستەوخۆ بکرێ. داوا لە بەڕێستانەکەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە دانیشتنەکە بە داخراوی بێ بە فەرموێ دەنگ بدە.